بانی تان باش قوتابیان بابەتی ئەو ڕۆمان پێشەکەی بەناوی خودای گەورە و میهرەبان ڕەمەزانتان پیرۆز. وەکو دەزانن ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزان چەند بابەتێکی گرنگمان هەیە. ئیمڕۆ بابەتەکەمان لەسەر فەوزڵ و پاداشتی ڕۆژوانە. ئەمە باسی ئەوە دەکەین کە خوای گەورە چ پاداشتێکی لە بۆ ئەو کەسانە دانایەوە، فەزلی ئەو کەسانەی کە بە ڕۆژوو دەبن، ماندوو دەبن، فەزلیان لای خوای گەورە چییە؟ بێگومان ئەمە هەمومان دەزانین ڕەمەزانی یەکێکە لە ئەرکەکانی موسڵمانان، وەکو نوێژ و فەرزە لەسەر هەموو موسڵمانێک، لەسەر هەموو تاکێک. دوای وەکە تەمەنی دەگاتە تەمەنی باڵغبوون و پێگەیشت و ئەو کاتە ڕۆژوو لەسەر موسڵمانان فەرز کرایە. وەکو دەزانێن ڕۆژوو خێرێکی گەورەی هەیە. وقال الرسول صلى الله عليه وسلم: ثلاث حق على الله أن لا يراد دعوة إلى الصائمون حتى يفطر، والمظلوم حتى ينتظر، والمسافر حتى يرجع. واتا چەند کەسێک حەقیان لە لای خودای گەورەیەک لەوانە ئەوانەی کە بە ڕۆژوون تا ئەو کاتەی فتار دەکەنەوە، ئەوانەی کە زوڵمیان لێ دەکرێت تا ئەو کاتەی چاوەڕێ دەبن خوددا سەبریان پێدەداتن، و ئەو کەسانی لە سەفەرن تا ئەوەی دەگەڕێتەوە. فەرمو چێ پرسیاری هەیە باد فەرمو. خوددا پاداشتی ڕۆژوان دەداتەوە؟ بەڵێ، ڕۆژوو یەکێکە لەو هۆکارانەی کە خوددا لە خاوەنەکەی خۆش دەبێت و پاداشتی گەورەشی لە بۆ دانانە. الصلاوات الخمسة الجمعة إلى جمعة والرمضان إلى رمضان. ڕەمەزان دەمرۆڤ دوورەکەوێتەوە لە گوناح؟ بەڵێ، ڕۆژوو یەکێکە لەو هۆکارانەی کەوا دەکات مرۆڤ لە تاوانەکانی، لە گوناحەکانی، هەروەها لە ئارەزوەکانی دوور بکەوێتەوە. ڕۆژی پارێزەرە لە شەهواتەکانی مرۆڤ، واتە مرۆڤ پێ دوور دەکەوتەوە لە شەهوات و لە کار و کردەوەی خراپ، هەم زمانی پارێزراو دەبی لە قسەی نابەجێ، هەروەها هەم چاوی دەپارێزی لە کار و کردەوەی خراپ. لێ ڕۆژوو یەکێکە لەو هۆکارانێک کە دەبێتە هۆی پارێزیمان لە شەهواتەکان. لە بۆش قال الرسول عن أبي هريرة رضي الله عنهم قال الرسول صلى الله عليه وسلم: الصائمون جنة. الصيام جنة. فرق. شوێنی ڕۆژوان لە بەهەشدا لەکوێیە؟ خودای گەورە لە بەهەشدا شوێنی لە بۆ ڕۆژوان دابین کردیا. ڕۆژوان تەنها ئەو کەسانە بە ڕۆژوو دەبن کە بە ڕۆژوون لەو دەرگایە دەستنە بەهەشتەوە. قال الرسول صلى الله عليه وسلم: في الجنة 8 أبواب فيها باب يسمى ريان لا يدخلون إلا الصائمون. واتە بەهەشت 8 دەرگای هەیە، دەرگایەکیان تایبەتە بە ناوی ڕەیانە، کەس ناچێتە ژوورێ تەنها ئەو کەسانە نەبی کە بە ڕۆژوو دەبن. فەرموو پرسیارتان هەبوو؟ فەرموو بەخۆ. بەهۆی ڕۆژبوون ئەوە خۆی تاوانەکانمان دەسڕێتەوە؟ بەدڵنیایە ڕۆژوو وەکو باسمان کرد تازوش گوتمان یەکێکە لەوەی کە دەمان پارێزی لە خراپەکاریوە. بڵێ ئەو کەسانێک کە بە ڕۆژوو دەبن لەو مانگەدا تا ڕەمەزانی داهاتوو خودای گەورە لە تاوانەکانیان خۆش دەبێتن. هەر تاوانێکیان کردبی خودای گەورە لەسەریان دەسڕێتەوە تا ڕەمەزانی داهاتوو. کەواتە ڕەمەزان یەکێکە ڕۆژوو یەکێکە لەو هۆکارانەی کە دەبێتە هۆی ئەوەی کە گوناحەکانمان دەسڕێتەوە لای خوای گەورە تا ئەو لە ڕەمەزانێکەوە تا ڕەمەزانی داهاتوو. لە بۆ وشە قال الرسول صلى الله عليه وسلم: من صام رمضان إيمانا واحتسب غفر لما تقدم فيه من ذنبه. هەروەها بە ڕۆژبوونی یەک ڕۆژ لە پێناوی خودای گەورە، خوای گەورە ئەگەر ئەمە یەک ڕۆژ لە پێناوی خودای گەورە بە ڕۆژبین پاداشتەکەی زۆر لەوە زیاترە کە ئێمە بەس بیر لەوە بکەینەوە کە ڕۆژی ئەرکەکە لە سەرمان نەخێت. دەبێت ئێمە وا بیر بکەینەوە کە ڕۆژی فەرزە لە سەرمان کە بە ڕۆژی دەبین لە پێناو چی بە ڕۆژی دەبین؟ لە پێناو خودای گەورە بۆ ئەوی پاداشتەکەمان لە چێوە دەست بکەوێ؟ لەلایەن خوای گەورەوە دەستمان بکەوێتن، چونکە ئەو تێنی بوون و برسێتی ئێمە هەموو لە پێناو بە ڕەزامەندی بە دەستێنانی ڕەزامەندی خودای گەورەیە. ئەو کەسانێک کە بە ڕۆژوو دەبن زۆر جار وا بیر دەکەنەوە چونکە خواردن ناخۆین بۆنی لای خوای گەورە بۆنی وەکو مسک وایە. یعنی ئەو بە ڕۆژبوونە ئەو بۆنێکە لە دەمی موسڵمانانە لە دەمی ڕۆژوان دێ لای خوای گەورە وەکو بۆنی مسکە کە ئەمە هەموو دەزانین بۆنی مسک ئەو بۆنەیە کە بۆنی لە بەهەشتا هەیە. یعنی ئەوەندە ئەو بۆنە لای خوای گەورە خۆشە. ئەگەر جار جار مرۆڤ پێ بێزار دەبێت، بەڵام ئەو بۆنە وەکو بۆنی مسک وایە. پاداشتی ڕۆژوان لای خوای گەورە دیاری نەکراوە. یعنی ئەوەندە پاداشتەکەی گەورەی موسڵمانان خۆیان هەستیان پێ ناکەن، ڕۆژوان هەستی پێ ناکەن، چونکە دیاری نەکردێ برێ ئەوەندە ئەوەتان پێدەدەم. نەخێر، چونکە پاداشتەکەی زۆر گەورەیە و دیاری نەکراوە لای خودای گەورە. ڕۆژوو لەگەڵ قورئانی پیرۆزدا دەبێتە شەفاعەت لە بۆ موسڵمانان لە ڕۆژی دوایدا، چونکە ئەمە دەزانێت قورئان لە چ مانگەک نازل بوو؟ لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا، بەتایبەتی دەشەوی کۆتایی کە شەوانی لەیلەتول قەدرن. ڕەمەزان هەموو وەکو دەزانین لەو شەوانە نازل بووە کە دەبێتە هۆی ئەوەی شەفاعەت لە بۆ موسڵمانان لە ڕۆژی دوایدا.
ڕۆژوان دوو خۆشیان بۆیان هەیە ئەو کاتێک کە بە ڕۆژوون تا فتار دەکەنەوە ئەمە هەمومان دەزانین ئێواران لە کاتی بەربانگ هەمومان بە خۆشیەکەوە بە جۆش خڕۆشەکەوە چاوەڕێ ئەوە دەکەن کە چ بکەین ڕۆژوەکەمان بشکێنین و لە هەمان کاتیشدا دوای تەوابوونی مانجی پیرۆز کە ئەویش جێژنی موسڵمانانە تەنها ئەو جێژنە لە بۆ ئەو کەسانە بووە کە بە ڕۆژوو بوون لەو مانگە پیرۆزەدا خوای گەورە چەند ئەرکێکیش لەگەڵ ڕۆژگرتنی خستۆتە سەر موسڵمانان یەک لەوانە زەکاتدانە سەرفترەیە کە ئەمانش هۆکارێکن لە بۆ یارمەتیدانی هەژارە ئەمەش یەکێکە لە فەزل و گەورەیەکانی مانجی پیرۆزی ڕەمەزان کەوا دەکا موسڵمانە لەو مانگەدا هەمویان یەکسان بن بەرنامەی ئەو ڕۆماندا لە باسی گەور و فەزلەی ڕۆژی ڕۆژوان و هەروەها مانجی پیرۆز ئەمە ئەو بابەتانە بوو کە باسمان کرد ئەو خاڵانە بوو کە باسمان کرد هەرچەندە زۆر لەوە گەورەتر و زیاترە بەڵام ئێمە لە بۆ ئەو بەرنامەی ئەو ئەوەندەماندانە ئینشاءالله لە ڕۆژانی داهاتوو ئێوەش هەر پرسیارێکتان هەبوو دەتوانن ئاراستەمانی بکەن